بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین و ئەگەر ڕۆبی کیوبێکتان پێبنەها ئەو چوار گۆشەکان ئاوا ڕەنگەکان ئەی سوڕێنی ڕەنگەکان ڕێکەکەوێت بدەن بەدەستەوە ئەتوانی چۆن ڕێکی بخەیت هیچ چۆن ڕێکی بخەیت چەندێکی پێجا ڕێکی بخەیت بەخوا منەکە پێمە دەستمان ناتوان ڕێکی بخەم خوای کرسێ ڕۆژ بەدەستمەوە بوو ئەو مناڵی یابانەکانم بینیوە بە دوو دەست هەر دەستەی دانێکی پێ و لە کەمتر لە دەقەیەکە ڕێکێکە نازم چۆنی ناکەوێت جا ماشەڵڵای لێبێ ئێستا هەر باسی یابانی و چینەکان نەکەین لای خۆمان ئێمە ژمارەیەکی باشی مناڵمان هەیە لە ئێستاە وایان کردو ئەمڕۆ پێشبڕکەیان بۆ ساز بکەن جا بۆی کردن ئەم پێشبڕکەی بە چ کواڵیتیەک بەڕێواچێت بتابێت لە نێوان ئەم 6 منداڵەیە کە ئەمڕۆ بەشدارە بن لە پێشبڕکەکە چینە لا هاوکارمان تەرزە سڵاو لێبێت پێشبڕکەکە بەکوێ گەشتووە باسێکی ئەم منداڵانەمان بۆ کە ماشەڵڵایان لێ بکەمە نەزیرەکە سڵاو لێبێت تەرزە بەڵێ سەحر ڕەوەند سڵاو لە ئێوە و بینەرانی خۆشەویستمان بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن جوانترین سڵاوتان پێشکەشەکەین بە ئومێدین هەموو لایەکتان تەندروست باش بن بێگومان بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق و لە هەرێمی کوردستانیش یەکەمین و گەورەترین پێشبڕکەی ڕۆبکس کیوب بەڕێوە دەچێت بە بەشداری 65 منداڵ لەسەر ئاستی کوردستان بەشداریان کردووە بێگومان ئەم پێشبڕکەیە با بڵێن بۆ یەکەم جارە لەسەر ئاستی کوردستان بەم شێوازە فراوانیان با من بێمە ئەم لا بە هاوکارمێنەکانمان بۆ بگوازێتەوە ئێستا کاتی پێشبڕکێکەیە لەبەرەوەی بە ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە منداڵە بەشدار بووەکان لەسەر ئاستی کوردستان بەشداریان کردووە و ئێستاش لەسەر ستەیجی نێو پێشبڕکێ با بڵێن چوار منداڵ چوونەتە سەر ستەیج بۆ ئەوەی بلیمەتی و بەهرەمەندی و تواناکانی خۆیان زیاتر بخەنە ڕوو زیاتر ئەو مەهاراتانەی هەیەە ئەو بەهرەی هەیەە زیاتر دەری بخەن بیرمان نەچێت ئەم پێشبڕکەیە بۆ یەکەم جار لەلایەن پرۆفیسۆری با بڵێن تەلارسازی ئێرنۆ ڕۆبیک لە ساڵی 1974 بۆ یەکەم جار ئەم پرۆفیسۆرە ئەم یاریی دروست کردووە هەر خۆشی لە ماوەیەکی زۆر کەمە ئەم یاری چاک کردوتەوە هەر بۆی ئێمە قسە و باسی زیاتر لەسەر ئەنجامدانی ئەم پێشبڕکەیەکەی لە بەرەوەی بیرمان نەچێت منداڵان لە تەمەنی 6 بۆ 16 ساڵ بەشداریان کردووە لە یەکێک لە پەیمانگاکان سەرەتا لە ڕێگەی کۆرسێکەوە ڕاهێنانی تایبەتیان پێیەکرێت دوجاریش دەتوانن بەشداری ئەم جۆرە پێشبڕکەیانە بکەن لەبەرەوەی ئەگەر لەسەر ئاستی کوردستان لێکی زۆر باشیان بەدەستێنا ئەتوانن دوجار لە وڵاتانی دەرەوە لەسەر ئاستی وڵاتانی دەریشەوە بتوانن لەگەڵ منداڵە بلیمەتەکانی وڵاتانی جیانیش بتوانن بکەونە کێبڕکێ و ئێمەش وەکو هەرێمی کوردستان منداڵی هێندەوە بلیمەتمان هەیە کە بتوانن یاریکی لەم شێوەیە لە کەمترین کاتە لەبەرەوەی ئەمە بە چرکە حسابی لەگەڵا ئەکرێت ئەبێ لە کەمترین کاتە یاریەکە چاک بکەنەوە بۆ ئەمە بەسە ئەچمە لای یەکەم میوانم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز خاتو مامسا شێنێ بەهادینمان لەگەڵا بێت بەڕێوەبەری پەیمانگای ماڵی بلیمەت لەگەڵمانە مامسا شێنێ سوپاس بۆ ئامادەبوون سڵاوت لێبێ هەر سەرەتا با لەوە دەست پێ بکەم بەڕێستان وەکو پەیمانگای ماڵی بلیمەت پێمان بڵێ چۆن بوو بیرۆکەی ئەوەتان بۆ هات لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش بۆ یەکەم جار ئەم پێشبڕکەیە بخەنە ڕوو یاخوا بەخێر بن بە خێراتنێکی گەرمی کەناڵی کورساتەکەین ئەم ساڵیش لە پێشبڕکەیەکی ناوازەدا جارێکی تر توانیان لەگەڵمانە ئامادە بن بەخشی ئەم پێشبڕکەیە بکەن بڵێ پێشبڕکەی ڕۆبیکس کیوب لە وڵاتان زۆر گرنگی پێدرێ بەڵام خۆشبەختانە بۆ یەکەمین جارە لە کوردستان و ئەشتوانی بڵین لە عێراقا کە ئەم پێشبڕکەیە ئەنجامەدرێ لەم پێشبڕکەیەدا ژمارەیەکی بەرچاو خوێندکار لە خوێندنگە حکومی و ناحکومیەکانە لەگەڵمانە بەشدارن ئەو خوێندکارانی کە لەیرە بەشدارن ئەو خوێندکارانن کە بەڵێ دەتوانن ڕۆبیکس کیوبی سێباسی چاپ بکەنەوە پێمان بڵێ ئەو یاسا و ڕێسایانە چییە کە هەر منداڵێک سەرەتاکە لە کۆرسەکە و دەست پێکە تا قۆناغی پێشبڕکێکە پێویستە چەند ڕێسا و یاسایەکی هەبێت ئەنجاتوانێت بەشداری پێشبڕکێکە بڵێ یەکێک لەوانە ئێمە ئەم پێشبڕکێمان بۆ مڵان ڕێخستەوە تا مناڵ پێویستە ڕێنجی تەمەنەکەی 6 تا 16 ساڵ بێت و توانایەکی تەرکیزی باشی هەبێت ئەو ئەم مناڵانی لەم پێشبڕکەیە بەشدارن بتوانن ڕۆبیکس کیوبەکە چاپ بکەنەوە بە کەمترین کات چونکە ئەو مناڵانی لێرە بەشدارن پاڵاوتنیان بۆ کراوە لە ناو چەندین مناڵی ترە ئەم بڕێ لێ هەڵبژێراوە کە ئەمڕۆ لە پێشبڕکێکەیە بەشدارن
پێمان بڵێ سوودەکانی ئەم یاریە تا چەندە مناڵوا لێ ئەکات لە یاری ئەلکترۆنیەکان دوورکەوێتەوە کە ئەمە پێم وا بێت یەکێکە لە خاڵە هەرە گرنگەکان کە لە ئێستای بەداخەوە ڕێژێکی زۆر لە منداڵان لەم تەمەنی ئێستایانەوە زۆر سەرقاڵی ئایپات و ئامێرە ئەلکترۆنیەکانن ئەگەر هاتوو ئەم کۆرسانە منداڵان تیا بەشداری بکەن تا چەندە کاریگەری هەم لەسەر ژیانی خۆیان هەم بۆ خوێندنگەیان هەم لەگەڵ کەسانی چواردەوریشانە لایەنی دەرونی و کۆمەڵایەتیان زیاتر بێزە بە ئەکیدی ئەم یاریە خۆی بە یاری تەرکیزی ناسراوە ئێمە لە پەیمانگەی ماڵی بلیمەت ناومان ناوە یاری بلیمەتەکان چونکە ئەم یاریە ئەگەر دیقەت بن لە کاتی شاکردنەوەیە مناڵەکە هەم مێشکی هەم چاوی هەم هەردوو دەستی بەکارەهێنێ بۆ شاکردنەوەی ئەم یاریە واتە تەرکیزێکی زۆر زۆر باشی ئەوێ کە بتوانێت ئەم یاریە چاپکاتەوە بۆیە ئەو مناڵانی کە بەشداریەکەن ئەکید لە ڕووی تەرکیز و مێشکەوە زۆر ئیسفاداکەن و هەم لە ڕووی لایەنی معنەویشەوە ئەم مناڵە بتوانە بە خۆبوونی باشی لا دروسە بێت چونکە ئەم مناڵە شتێک ئەزانێ هەموو مناڵک نایزانێ نخبەیەک ئەیزانێ چونکە هەر بە گوێرەی ستانداردەکانە و توێژینەوە زانستە وردانی کە لە وڵاتان کراوە ڕێژی لە 5 بۆ لە 10 دانیشتوانی جیهان ئەتوانن ئەم یاریە چاپ بکەنەوە کاتە ئەو مناڵانی کە لەم یاری و بەتایبەت لەم پێشبڕکێیە بەشدارن یعنی نوێنەرایەتی چەند هەزار مناڵی ترەکە کە لەیرە بەشدار و ئەتوانێت ئەو یاریە چاپ بکاتەوە. مامۆستا شێنێ ئەوەی کە هەیە ئەڵێ ئەم یاریە 43 کوینتلیۆن ڕێگای ڕیزکردنی هەیە پێمان بڵی ئەمە چۆنچۆنی ئەم یاریە کە بەم شێوازە لەبەندی بۆ کراوە ڕیزبەندی بۆ کراوە منداڵان تا چەندە بەم شێوازە کۆرسەکان بە باشی ئەتوانن فێر ببن دوجار لە پێشبڕکەی هەم کوردستان و هەم وڵاتانی دەرەوە بەشداری بکەن. بڵێ بە ئەکیدی ئەم یاریە کە کاتێک ڕۆبیکەکە ئەگری بەدەستەوە یعنی تا ئێستا ئەوەی کە دیراسی لەسەر کراوە ئەم ڕۆبیکی کە ئەیگری بەدەستەوە تا ئێستا کە ئاماژەی پێکراوە یعنی هەر جوڵەیە کە ئەیجوڵێنی ینی بریتێ لە ڕێگەیەکی چاکردنەوە چکە ئەو کەسە کە ئەیجوڵێنێ هەوڵی ئەوە ئەیە ئەم ڕۆبیکە چاپکاتەوە ڕێگەکی چاکردنەوەی تا ئێستا 43 کوینتلیۆن ڕێگەی هەیە بۆ چاکردنەوە بەڵام لەم 43 کوینتلیۆنەی تەنها ڕێگەیەک هەیە کە ئەتگەێنێتە ڕێگە ڕاستەکە کە بتوانی هەموو لاکانی وەکو یەکتری چاپکەیتەوە. پێمان بڵێ ئەم پێشبڕکەیە تا کاتژمێر چەند بەردەوام ئەبێ منداڵان لەم پێشبڕکەیە پێم وا بێ هەر 4 منداڵێک ئەچنە سەر ستیج و لەوێ با بڵێن دەست ئەکەن بە ئەنجامدانی چالاکیەکە و دوجار خەڵاتەکان چۆن دابەش ئەکرێت تەرزەخان ئەمەی کە مناڵانی ئێستا لە سەر ستیجن پەیمانگەی ماڵی بلیمەت ئەو پەڕی هەوڵی داوە کە پێشبڕکێکە بە گوێرەی ستانداردەکان بێت کە ڕێکخراوی ڕۆبیکس کیوب لە جیهانا دایناوە چکە ئەو مناڵی کە ئەچێتە سەر ستیج فەرشی ڕۆبیکس کیوبی تایبەت بەخۆی هەیە تایمەرێکی تایبەت بەخۆی هەیە ڕۆبیکس کیوبێکی تایبەت بەخۆی هەیە و ڕێگەی تێکدانێکی تایبەت بەخۆی کە مامۆستا ڕاهێنراوەکەی بووی تێک ئەیە هەر مناڵێک 3 ڕاوندی هەیە واتە 3 جار بۆی هەیە ڕۆبیکەکەی بۆ تێک بدرێ و چاک بکرێتەوە ئەڤەریجی 3 جارەکەی بۆ وەرەگیرێ ئەبێ بتوانێت ئەو مناڵی کە ئەو کەمترین کات کە پلەبەندێکە وەربگرێ لەم پێشبڕکەی ئەم ڕۆمانە پلەبەندی یەکەم و دووەم و سێمانەیە کە خەڵاتی تایبەت و کاسیان بۆ دانراوە و پەیمانگەی ماڵی بلیمەت خەڵاتی تایبەتیشی بۆ پلەی یەکەم هەتا دەیەم ئامادە کردووە. مامۆستا با پرسیارێکی لێ بکەم ئێستا من وەکو خۆم چەند جارێک ڕۆبیکس کیوبم تاقی کردوێتەوە بەڵام هەستەکەم لە چالاکیەکەیە باش نیم ئەگەر من هیچ ڕێسا و یاسایەک نەزانم لەم ئەفم کە سپاس لەم یاریە هیچ ڕێسا و یاسایەک نەزانم چۆن ئەتوانم خەریب لێشم کە چۆن ئەتوانم خۆم فێرکەم و بتوانم تەرکیزم زیاتر هەبێت لەسەر یاریەکە و هەم جوڵی دەست و مێشکیش زیاتر کاریگەریەیە ئێمە توانین لەم تەمەنێ ئێستاە بە ئاسانترین شێواز فێر ببین من کاتێک کە دەستمان پێ کرد لێم نەئەزانیە و حەزێکی زۆر زۆرم هەبوو بە شەوێک توانیم خۆم فێرکەم چونکە زیاد لە حەد حەزم لەم یاریە بوو بڵێ ئەتوانرێت بەڵام بۆیە ئێمە خاص تایبەتمان کردوتەوە بە مناڵان وەڵە وڵاتانیش ڕاستە پێشبڕکێک گەورەش ئەنجامەدرێ بەڵام زۆرینەی پێشبڕکێکان بۆ مناڵن چونکە هەمومان نەزانین مێشکی مناڵ و تەرکیزی مناڵ زۆر زۆر باشتر و فراوانتر و پاکترە وەک لە گەورەیەک چکەم ئێمە مەشغوڵین بە چەندها شتیترەوە لە کاتی چاکردنیا خەیاڵمان لە لای هەزاران شتیترە بەس مناڵێک کە چاکی ئەکاتەوە تەرکیزی تەواوی لەسەر ئەوەیە بتوانێت بە کەمترین کات لاکانی ڕۆبیکس کیوب چاپ بکاتەوە. بگومان من ئەم پەیامەم بۆ یەگەیان زۆر کات لە دنیای ئێستایە بۆی سەرقاڵی و مەشغوڵەتی ژیانەوە ئێمە ئەگەر بتوانین کەمێک لە کاتەکانمان پێم وابێ کاتێکی کەمی ئەگەر بتوانین دەروونمان ئارام بکەینەوە یاخود کەشێکی ئارام بۆ خۆمان فراهەم بکەین پێم وابێت یاری ڕۆبیکس کیوب دەرفەتێکی زۆر دەرفەتێکی زۆر زۆر بێوێنێ ئەکیت زۆر سپاس مەمنون زۆر سپاس زۆر سپاس مەمنون سپاس بۆ مامۆستا شێنێ بەهادین بەڕێزیان
بەڕێوەبەری پەیمانگای ماڵی بلیمەت لە ئەنجامدان و سازکردنی ئەم پێشبڕکێ لە بەرەوەی بەڕێزیشان سەرپەرشتیاری کۆی پێشبڕکەی ڕۆبکس کیوبن. جا ئێستا پێم خۆشە یەکێک لە مناڵەکان وەرگرم. چۆنیت کوڕی جوان باشی بەخێر بی پێم بڵێ تۆ تەمەنت چەندە؟ 13 ساڵ. 14 عفو 14. باشە. تەمەن درێژ بی. لە پێشبڕکێکە جارێ ناو نەخوێنراوەتەوە وایە بۆی چیتە سەر ستێج یاریەکان جامبی لە ماوەی چەنە تۆ ئەتوانی لە ئێستا بۆ ئێمە و بۆ بینەران بۆی بینەرانیش بیبێنن لە ماوەیەکی کورتە یاریەکەمان بۆ چاککەرەوە باشە؟ ئێستا دەست پێ بکە. بڵم دەست پێکەم ئێستا؟ ئەم چاکیە کاتەوە بێگومان پێم وا بێت ئەمە کاتێکی کەمێ کاتەکە زۆر کەم بوو پێم وا بێت هەر دەقەشی نەکەسەکانە خۆش بێت. تۆ لە کۆرسەکانە بەژاریت کرده بوو؟ نا ئەمە یەکەم جارمە لێرەم. بێ کۆرس بەژاریت کرد؟ بەڵێ. باشە. تا چەندە ئەم یاریە بۆ تۆ زۆر گرنگە بۆی تۆزێ لە ئامێر ئەلکترۆنیەکان دوورکەیتەوە لەگەڵ تەواوی هاوتەمەنەکان؟ زۆر باشە بەلامەوە زۆر بەپەرۆشم کە ئەوە هینێکی وابێت ینی زۆر مایەکی زۆرە چاڕێکەمەوە بە دوای پێشوەکێکی وابێتەوە چکە زۆر باشم تێە استەمارەوە بەشداری بکەم بە بەسی خەڵات توشتیش نەبێ هەر بەشداریم خۆشە بۆ ئەوشتان. چەند لە مۆبایل و ئایپاد دوورە خات؟ وەڵا زۆر دوور مەخاتەوە ئەنە هیچ نابێت 2 ساعات دوور خاتەوە لێ زۆریش باش. ئەمە چێ بۆ هاوتەمەنەکانی خۆت؟ وەڵاهی بە هەر بڕۆن زیاتر فێر بن هەوڵ بدەن یەکەمیش دەبن مشکلە نیە هەر بۆ هەوڵدان بێت. بەشاریکردنت هاوکارم کەمێک لە وێنەکانم بۆ بگوازێتەوە لە ئێستای منداڵانی بەشدار بوو با بڵێن سەرقاڵی ئەوەن بۆی خۆیان ئامادە بکەن و لە پێشبڕکێکەیە بەشدار بن بە ئەم کوڕە جوانە ژوەرگرین. ئەتی تۆزێ ڕووبکەرە کامێرە کوڕی جوان چۆنیت؟ باشم. باشی؟ پێم بڵێ تۆ تەمەنە چەنە؟ من تەمەنە 11. 11؟ لە کۆرسەکەی بەژاریت کرده بوو و ئەمڕۆ بەژاری لەم پێشبڕکەیە؟ ئەمە یەکەم جار بەشدارم کردووە. لە کۆرسەکەشا بەشدار بووی؟ بەشدار بووی. تا چەندە حەزت لەم یاریەیە؟ زۆر حەزم لە بوو کە لە ئیتم لە دەکەم بوو ئەمە هێنام زۆر حەزم لە بوو بەس دوایەوە زۆر نەکردمەوە. لە ماوەیەکی چەند ناتوانی ڕۆبکس کیوب چاک بکەیتەوە؟ وەڵا نازانم 45 ثانیە. ئەدی تۆش بۆم تاقی کردەوە؟ باش بکەم. ئێستا منداڵش سەرقاڵی ئەوەیە بۆی لە کەمترین کاتە تۆ چاکی بکەرەوە لە کەمترین کاتە بتوانێت یاریەکەمان بۆ چاک بکاتەوە لەبەرەوەی ئەو کەسەی ئەو منداڵی کە لە کەمترین کاتە بتوانێت یاریەکە چاک بکاتەوە بگومان خەڵاتی یەکەم و دووەم و سێم ئەدرێت بۆ مناڵانە دوجار ئەوانی تریش با بڵێن مەدالیای زێڕینیان پێ بەخشرێت ئەوانی کە بەشدار بوون لە تەمەنی 6 بۆ 16 ساڵ بۆی هەر کەسێک خوازیارە ئەتوانێت لە پەیمانگاکە وەکەوەی مامسەشێنە ئاماژەی پێکرد پەیمانگای ماڵی بلیمەت بەشداری کۆرسەکە بکات بە پارێکی ڕەمزی و دوجاریش بتوانێت بەشداری بکات لە پێشبڕکێکانی هەم کوردستان و هەم وڵاتانی دەریشەوە و تەواوی خێزانەکانیش منداڵەکانیان بەشداری پێ بکەن لەم جۆرە پێشبڕکیانە یاخود لەم جۆرە کۆرسانە کاریگەریکی ئەرێنی لەسەر لایەنی دەرونی و هەم تەندروستی و هەم جەستەیشان دروست دەکات. پێم بڵێ چەندە پێت؟ وەبزانم 45 نازانم کاتەکەم هین نەکرد ڕانەگرزانم چەندە پێت بەس کەم کاتەکەی دەست خۆش. باش دەستە خۆش. تۆش بزانم بەشداریت کردووە لە کۆرسەکەیە؟ بەڵێ من ئەزانم لە ڕوبکس کیوبە یعنی لە 1 دقە ئەمە بەڵێ. زۆر سپاس بۆ بەشداریکردنی تەواوی ئەو منداڵە بەشداربوانەی کە بۆ یەکەمین جار لە پێشبڕکەی ڕۆبکس کیوب بەشداریان کردووە کە لە ئاسیای عێراق و لە هەرێمی کوردستانیش یەکەمین پێشبڕکەی بەڕێوە دەچێت. خوازیارین ئەم جۆرە پێشبڕکەیانە لە هەرێمی کوردستان زیاتر گرنگی پێ بدرێت تاوەکو منداڵان بتوانن زیاتر تەرکیزیان باش ببێت زیاتر توانای مشکیان جوڵی دەستیان زیاتر بەکاربێنن هەم کاریگەری لەسەر تەواوی ژیانی خۆیان و هەم بۆ تەمەنەکانی دیکەشیان ویان لێکات منداڵێکی بلیمەتیان لێ دەرچێت.